کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە خوشحاڵم بۆ جارێکی ترام لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامێکی تری دیالۆگ. ئازیزان، دوای ڕووخانی بەشار ئەسەد ئەو خەڵکو هەروە خەڵکو هەرە و هێزەی تەحریری شامە زیندانەکانیان شکاند و بەشێکی زۆر لە زیندانیان ئازاد کران. ڕواڵەتی ئەو زیندانیانە و هەروەها وەزعیەتی زیندان زۆر تایبەتیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە زۆر بڵاو بووتەوە. هەر بۆ بوونەوە ئێمە ئەو بەرنامە تەرخانمان کردووە بە باسی دەرونی بەندیخانە لەسەر زیندانیەکان، لەسەر ئەو کەسانێوا لە بەندیخانان تەئسیراتی دەرونی لەسەرەوە. هەر بۆیە داوامان کردووە لە بەڕێز دکتۆر نەبی فتاحی مامۆستای زانکۆی ساڵگرنجکا لە شاری تۆبۆری سوێد کە بەشداری ئەو بەرنامەیە بێ. دکتۆر نەبیجان بەخێربی بۆ بەرنامەیە. زۆر سپاس، سڵاو بۆیەوە بۆ هەمووی گوێگران و بینەرانی بەرنامەکەتان. زۆر سپاس. کاک نەبی، حتمما ئێوەش بۆ خۆتان ئەو فیلمانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بووتەوە بینیوتانە، زۆر دڵتەجێنن بەڕاستی. کەسی وا هەیە کە ماوەیەکی هێزگار زۆر لە زیندان بووە، خەلەبانێک کە گوایە ئەوەی نەیویستوە شاری حەڵەب بۆمباران بکات لە تەمەنی 24 ساڵەیی ئاوابزانم ئێخەنە بەندیخانەوە و کاتێک ئازاد دەبێت کابرایەکی پیرە. جا لەوە تەحدادێک دێنە دەرەوە لە زیندانیان هێنە دەرەوە، ناوی خۆیان نازان کەس و کاریان شێە، ئەسڵەن هیچ شتێکیان لەبیر نییە. بۆیە باسکردن لەسەر ئەم تەوەرە زۆر بە قازانجی ئێمەیە کە گوێی لێ بگرین و هەروەها داواکەم بینەران زۆر لە بابەتەوە دقەتێکی زیاتر بکەن بۆ بەرنامەیە، چونکی ئەگەری ڕووخانی کۆماری ئیسلامی هەیە و هەروەها ئەوەیش کە لە کاتێکی وا تەبعاً خەڵک زیندانەکان قفڵی زیندانەکان شکێن و زیندانیەکان ئازاد دەبن. پێش لەوە پرسیارێک هەیە، ئایا زیندان پێویستە کاک نەبی؟ یعنی زیندان لە وڵاتێکا پێویستە؟ ئەگەر پێویست نییە خۆ دیارەوانە لەباری سیاسی و بەهۆی بەڕاستی ئەو شرایەتێ و سووریە ژیراون. بەڵام مەسەلەن ئەگەر پێویست نییە چیە کرێ لەگەڵ خەڵکێکا کە شاید ئازاری ببێ بۆ کۆمەڵگا؟ لەم بابەتەوە گەرەکرێ بە کورتی قسە بکەن، جا دوای دینە سەر پرسیارەکان. بە بڕوای من مرۆڤ کە تێتە ئەم دنیاوە ئەوەی کە دووسێ بۆ هیچ لەگەڵ خۆی ناهێنێ، ئەوەی کە ئەوێتە ئاکال و ڕەفتاری ئەم ئینسانە فێر بێ لەم کۆمەڵگا، ئەوەیە کە ئەگەر کۆمەڵگای بێت لە واقعا نە برسێکی تیابێ دزی کابی خەنە سجن، نە کەسێکی دەرووندا ڕووخاوی تیابێ بێ ئەوە چارەسەریکەن بێخەنە شوێنێکە ئەیج وەک سجنە، وەک بۆ جێ وەک مەزی لێرە پیاڵێن سکیاتری یا نەخۆشی دەرونی یا ئەنستاتیان پێ لێبەر، یا ئەگەر کەسێک بەرەنگاری سیاسی وڵاتێ ببێت نه بەلای منەوە ئەگەر هیوادارین هەمومان ئاگاهی بە شەر و تێگەیشتن بە شەر بگەی بە زەمانێک کە زیندان یا بەندیخانە پێویست نەبێ، بەڵام بەداخێکی گرانەوە ئەم ڕێڕەوە کە گراوە سەبەر لەم دوایانە زۆرتر وای کردووە کە ژمارەی ئەو کەسانەی کە سەرج نەکرێن ڕۆژ لە دوای ڕۆژ زۆرتر و زۆرترە بێت. بڵێ لە جەرانی شۆڕشی ژینا جەماعەتێک لەو هەڵسوڕاوانەی وە لە شۆڕشی ژینا بەشدار بوون. دوای ئەوە کە لە زیندان مەرخەز بوون جەماعەتێکیان دەستیاندایە خودکوشی بۆ خۆیان کوشت. هۆکاری ئەوەی کە کەسێک لە زیندان ئازادە بێ و بڕیارەدا دوای ئەوە کە ئازاد بوویتر لەژێر دەسەڵاتی ئەو حکوومەتانە ماوە خۆی بکوژێت چییە؟ بەر لەوەی جوابیم پرسیارە بمەوە دوو بیرەوەی بچووکم هەیە، ڕێن پێدەبا بازەوانە بکەم دوای وڵامی پرسیارەکەن. کاتێ شۆڕش کرا
لە ئێران لای خۆمانە دیارە لە وەختای ئێمە گەنج بین و ئەوەندە ناو بەندیخانەوشە نەبووین تا خەڵک ببینین بەڵام ئەوەی من دیم من لەگەڵ بەڕێز تەیفۆ بەتهاییە کە لە تازە لە سجلی ساواکی شابەر بوو هاوگەڕەک بووین من ئەمدی ئەم ئینسانە بەڕێزە ئەها لەسەر کۆڵانەکە دا ئەنشت بێ دەنگ کشوما تا ماوەیەکی زۆر ئەو ئینسانە کە بەرحاڵ ڕۆژنامەنووس و بۆ بیرۆ کە دوای هاتە دەرەوە بە خۆشیەوە بیرەکە گەشایەوە ئیستایش ئەو ینی ئەو سەحنەمە لە بیە دویش کاتێ ئێمە گیراین لە عێراقایەمیان گۆزاوە بۆ گرتوخانەی مخابرات یا ئیدارەی جاسووسی بەغدا بێژین لەوێ کەسێکماندی هیچ ڕژیم سەدام نەڕوخوا بوو لەو سجنا من کەسێکم دی کە وتیان ئەمە وەزیر زەمان عەبدولکەریم قاسم بووە کە گیراوە هیچ تا هەر لە سجنە مەرەخەسیان نەکەوە تا ئەمرێ کەسێتم دی میسری بوو پیاوی بوو مشتێ چڵوچێو جا ئەو دیمەنەم دیهینە و میسریە من بۆ خۆم کورتە شعرێکی بچووکم دانیا بەم ناوەڕۆکەوە ئەژێ لە بن سووچی وێرانەیەک پڕ لە مردووی گیان لەبەر هاوارێکی پڕبەزار لەژێر پەتووە پرتوکاوێک کونج و قوژبن ئەو وێرانەی گرتووە بەر لە پڕوانیم پیرێکی بە ساڵاچووی ڕەقهڵاتووی میسری زار زار دەگری میسری بوو لەو بەندیخانە بوو جایسە ئەگەڕیەوە بۆ سوورێش تەواشاکەی لەوێج لۆبنانی و وڵاتەکان تر سجن بوون ئەمە پێشەکی بچوو بوو ئەو کەسانە لە بەندیخانە یا سجن یا زیندان بەرەبن بۆ خوکوژیەکەن ئێمە مێشکێکمان هەیە یعنی هەموو ئینسانی مێشکی هەیە و ئەم مێشکە معموڵەن لەبەر بۆ چوونی بوو تا 18 ساڵ دوایی ساڵێن تا 22 ساڵی لەوانەیە کێشکامە ئەم مێشکە کاری ینی وەک قەوارەی بڵین بایۆلۆژی تەواوە بێت وە هەمووی ئەو شتانەی کەسایەتی ئێمە ئەخلقێنێت تا ئەو تەمەنە هەمووی ئەڕواتە ئەم مێشکەوە کە ئێمە هەمانە ئەم مێشکە ساف و سالم و ساقە ئەم مێشکە دوو ڕێگە هەیە بۆ ئەوەی کە وای پێ بێت کە وەک تۆ ئەڵێ دەست با بخۆ کوژیەوە یا کارەری غیر عادی بکە دوو ڕێیە یەکێکی بە شێوەیەکی فیزیکی لە بەرکەوتنی ماشین یا تەسادف ئەم مێشکە ئازار ببینێ و ئەو شتانی کە هەیەی نەمێنێ لە بێشێتەوە ئێمە پێشمەگەیکی کۆمەڵی سەلڤێسترۆسە مێشکی بریندار بوو دوای ئەوە سێڕای ئەوە مەدرسە چوو بوو تا کلاسی نوێی خوێند بوو فارسی لە هۆشووەوە ینی یەک کەلیمە فارسی نازانی قسە بکە زۆرشی لە هۆشووە ئەمە شتێکی فیزیکیە لایکی ترەوە ئەو کەسانی کە خەڵک بەندەکەن بۆ خۆیان ئەتوانن لە ڕێگای مادەی شیمیاییەوە توانی کاریگەریکە لەسەر مێشکی ئەم بەندکراوە کە ئەم بەندکراوە یا ئەوەی وەک ئەوانە کە لە سووریا ئەیبینین مەرەخەسەون لێ ئەپرسن فقط ناوی حەڵە بەزانێ دوای 22 ساڵ لە سجنا یا لە زیندانە یا ئەو کەسانەی کە لە سجن بەرەبن ئەتوانێ هەروە کەوتمان مێشکی ئینسان پێکهاتێکی هەیە پێکهاتێکی مادیە ئەم پێکهاتە مادیە تۆ ئەتوانی کاریگەریکەیتە سەری بۆ وێنە تۆ ئەتوانی مادەیەکی هۆشبەر یا خۆشحاڵکۆرە بێ بە نەخۆشێک تا ئەو پەڕی خۆشی بیبیت ئەتوانی پێچەوانەوە مادێکی پێچوانەوەی پێبیت تا ئەو پەڕی ناڕەحەتی و مەرگ بیبیت بە دڵنیاییەوە ئەو کەسانە کە بەرە بنیسە لە سجن یا بەندیخانەی هەر وڵاتێکا بن کە ئەو حاڵەتیان بەسەراتێ قەتئەن ئەکەفنە بەر ئەو هێرشە شیمیاییە کە لەسەر مێشکیان کاریگەری هەیە یا ئەکەفتە بەر شکنجە و ئازارێکی زۆر لێدانێکی زۆر کە ئەم لێدانە بێتە هۆیەوە کە لەباری فیزیکەوە مێشک دووچاری سەدەمە بوێت لەناو ئەو زندانیانە چین و توێژی جیاوازی تایە ئینسان های جیاوازی تایە ژنی تایە پیاوی تایە گەنجی تایە مناڵیشی تایە کاریگەری زندان لەسەر هەر یەک لەمانە جیاوازە یاکو مەسەلەن بە یەک ئەندازەیە
مثلا ئێمە کەس هاتوۆتە دەرەوە لەو فیلمانە کە ئەیبینین و جارجاریش لە کاتی قسەکرد ئێمەشە بڵاو بێتەوە زۆر چاک قساکات هەموو شتێکە زانێت ناوی خۆیە زانێت یا لە بیرێتی چۆن گیراوە چیان لێ کردو ئەوانە باسێکە بەڵام کەسی وا هەیە هەر تقریبەن هیچتێکی لەبیر نەماوە کاریگەری زیندان و ئەشکەنجە و ئەو شتانە لەسەر بنیامەکان جیاوازە یاکو ئەوەی هەروەکو یەک وایە ئێمە دوو حاڵەتمان هەیە یەکێکی کە باسم کرد حاڵەتی مادە یا فیزیکی یا بایۆلۆژیە مێشک هەر کەس بەرکەوتنی لەگەڵ شتێکە هەبێ لێدان تەسادف ئەم مێشکە گشتیوە یەک بریندارە بێت و ئەتوانێت بە شتێکی هاوبەش بێ بەڵام لەباری سایکۆلۆژیەوە مێشکی ئینسانەکان جیاوازن تۆ لەبەرچاو بگرە یا پەیوەندی هەیە بە چەندێک ئەمە مەترسیدار بوو بێ بۆ ئەم کەسە کە ئەمی گرتووە وە چەندێک لەبار بڵێن ئازاری جەستەیی یا ئازاری ڕۆحی ئەمە ئازاریاندا بێ یەکێکیش مەسەلە وەیە کە مرۆڤەکان بەهۆی جیاوازەوە کەفنە زیندان زۆر کەس هەیە هەمومان بینومانە ئەکەفنە بەندیخانە یا کەفنە زیندان لەسەر بیر و بڕوایە کە پێی معتەقید و بڕوایان پێیە ئەگەر ئەمانە ئەگەر لەباری شیمیاییەوە کار نەکەنە سەریان لەباری فیزیکی و ئەمانەوە توان بەرگەی فرەتر بگرن چون لەباری ڕۆحی و جەستەیی و ئامادەیان بووە بۆەوە کە ئەم بەڵانە بەسەریانە بێ لەوانەیە کە پێچەوانەکەیشی کەسی گیرابی لەسەر بڕوایەکی سیاسی و مەترسیدارتر تەواشا بکرێ بۆ دەسەڵاتدارەکە تا کەسێ لەسەر ئاکاری یا ڕەفتارێکی تر گیراوە ئەم دوو جیاوازیە هەیە یەکێ کاچە ڕادەیەک ئەو کەسەی کە کەوتوەسە بەندیخانە معتەقێدە یا بڕوای بەو ڕێیە کە گرتوێسە بەر و بەلایەوە شتێکی زۆر زۆر ئاسایی لە پێناو ئەو شتا کە بڕوای هەیە پێ حتا گیانیش بەختکە بەلایەکی تریشەوە چەندی مەترسیدار بێ ئینسانەکان لە تەمەەن جیاوازە ئەگەر ژێر 18 ساڵ بێت ژێر 18 ساڵ بێکە ئێمە ئێژین کەسایەتی ئینسان هەموو شتێکی تا 18 ساڵێکی ئەپیتێنرێ بەڵام تا 8 ساڵەگیش ئینسان 80% لە کەسایەتی ئەپیتێنرێ بەڵام ژێر 18 ساڵ ئەکرێ جیاوازی هەبێ بە تایبەت ئەکرێ جیاوازی بە باگراوند و پەروەردەی ئەو کەسە هەبێ کە فێتە سجن تا چە ڕادەیەک توانێ بەرگەی کارەساتە سایکۆلۆژیەکان بگرێ بەڵام هەروە کەوتم کارەساتی بایۆلۆژی و فیزیکی لەوانەیە بۆ هەموو کەس وەک جیاواز بێ ئەو لە کاتی تمشاکردنی قسەکردنەکەی جەنابتانە فیلمی مازنە حەمادەی پیشاندا مازنە حەمادە کەسێک بوو کە لەسەر حکوومەتی بەشار ئەسەد ئاشکرا قسەی کرد حتا ماوەیەکیش چوە دەروەی وڵات بەڵام کە گەڕاوە بۆ ماوەیەک ون بوو و دوایەوە کە ون بوو لە جریانی کردنەوەی ئەم زیندانانە بەداخەوە تەرمەکەیان دۆزیەوە دیارە کەسێک بووە کە ملی نەداوە بە ئەو شارانە و بەداخەوە کوژراوە زیندانی سیدنا یەکێک لەو زیندانە ترسناکانەی سووریەیە کە بەشێکی زۆر لە زیندانیەکان لەوێ بوون شوێنی ژێرزەویتیا بووە کە دوایی شکاندویانەوە هێنانێت دەرەوە هەروەک باسم کرد لەوێ منداڵ هەیە لە دایک بووە جایسە یا بەو ژنە تەجاوز کراوە یا وەختی گیراوە منداڵەکەی دەچکیا بووە لەوێ منداڵی بووە معلوم نییە ئەو منداڵە لە زیندانە چونکی زۆر جارەمەگە لە بیرت بێ کاک نەبی باسیێوانێکەمە بیری مناڵی زۆر تیژە یعنی منداڵێک زۆر شتی لە بیر ئەمێنێت ئەو منداڵە لە زیندانە چنێک توانێت ئەم فشاری ڕۆحیە کە بەسەر هاوبەردەکانی هابینێت بەسەر خەڵکی ترابینێ لەسەری تاسیری دابینێت و تا چنێک ئەمێنێتەوە لەو بابەتەوە چونکی ئەوە جیاوازە و منداڵە لەگەڵ مەسەلەن بڵێن کەسانی گەورە ساڵبشتیوە باشی منداڵت کرد کاتێک ئێمەیان لە
گرتوخانەی مخابراتەوە گواسەوە بۆ زیینانی ئەبوو غورەی لێنا بەشێکی هاتیاخە وەک بزانی گەورەترین بەندیخانەی دنیا بوو زیینانی ئەوەی بەشێکی تیا بوو فامیلی تیا بوو یانێ هەموو کەسەکان لەوێ مناڵ لە دایک بوو 17 ساڵ تەمەنی بوو بەڵام جیاوازیەکە و بوو ئەوانە لە محیتێکی بازا بوو باوکدایی لەگەڵیانە بوو فەرق ئەوەی کە لەگەڵ ئەم بەندیخانە کە نیشانیاندا و شوێنەکان جیا حتا بەڕەنەکان جیا بووە سپی بۆ ئەوانە بۆ کە نزامین و بەرەنگاری ڕژی بوونەسەوە ڕەنگێکی تر بۆ ئەوانەیە بۆ کە جزو حەزبەکان بوون بۆ ئەوەی کە بزان بە چه شێوەیە لەگەڵ ئەمانە هەڵسو کەوتکن حتا ڕەنگ و جێ و هەموو شوێنەکان جیا کردوەسەوە ئەو مناڵە ئەگەر لەگەڵ دایکیا بوو بێ یا لەگەڵ دایکی بەتەنیا یا لە شوێنێک هابی و دایکی لەگەڵ جەماعەتی تی هاو بەندیا بوو بێت قەتعەن ئەو مناڵە لەگەڵ مناڵێکا کە لە دەرەوە هەیە و لە فەزایکی ئازادا گەورە ئەبێت جیاوازی زۆرە بۆ ئەوەی مناڵ فێرە بێ مناڵ لەو ژینگە کە هاتیە هەموو شتێ فێرە بێ ئەم مناڵە بەدڵنیاییەوە لە بەندیخانە لەدایک بوو بێت و لێش گەورە بێ هاتە دەرەوە وەک ئەو مناڵە نییە لە دنیایەکی ئازادی ئیمڕۆوە پەروەردە بووە بەڵام من هەروواکە وتم من بە چاو ئەمان بینی کە ئەو بەندەی لە ئەبوو غەریب کە جێی بنەماڵەکان بوو چون وا گێڕایەوە بۆ ئێمە وتیان بۆ وێنە سەدام ڕۆیشتووەسە ئەو شوێنەی کە لە سەدام هینە گایکیان و بیکوژن ترۆریکەن لەوێ ئەوە 40,000 نەفەر جەمعیەتی بۆ وڵعینە ببوورە 17,000 نەفەر ئەو شوێنە دانیشتوانی بووە هەمویان بە یەکەوە گرت بوو ژن و مناڵ و گەڕۆ بچووک هەولیان خویانەوە بێ بەڵام لەوێ وەکو مناڵەکان وەکو شارێک ئازاد بوون ئەو مناڵی کە جەنابەت باشیەکە و لەو سژنا لەدایک بووە بە بڕوای من کاریگەری نێگاتیڤی لەسەر ئەو مناڵە بێ ئەو مناڵە بێتە دەرەوە پەیوەندی هەیە بۆ لە چه تەمەنێکا بێتە دەرەوە چون ئێمە تەمەەن جیاوازمان هەیە بۆ فێربوون و لاوازبوون یا قەویبوونی کەسایەتی لە 1ەوە تا 4 لە 4ەوە تا 12 تا 12 زۆر گرنگە بۆ مناڵ کە لەکوێ گەورە بووە ئەگەر دوای 12 ساڵ بێتە دەرەوە زۆربەی هەرە زۆری ئەو شتانی کە دیویە و پیان وتووە و لە هەرکوێکابێ لە مێشکیا وەک کەسایەتی ئەو مناڵە ئەپیکێنرێ ئەو بێتە دەریشۆت بێتە کۆمەلگا ماوەیەکی زۆری گەرەکە تاپتوانێ نابێتەوە بۆ مناڵی کە لە دەرەوە بەڵام ئەکرێ کای لەگەڵا بکرێت و برێ لەو شتانەی کە هالەوێ توانێت لەبیر باتەوە برێکیشی لەگەڵی بژێت ئاخر لە سایکۆلۆژیامە بازە شتێکمان هەیە تۆ توانی لەبیری بەریتەوە چون کاریگەریکە ئەوەندە زۆری لەسەر ئینسان نەبووە یا ئینسان توانیوە بە گژی ئابرە و چارەسەریکە بەڵام زۆر شتیش هەیە لا ناچێت لە مێشتا بەڵکو ئێمە عادەتەکەی لەگەڵی بژین ئەو مناڵانە قەتعەن ئەوەنە ئەو جیلە کە بڕێکی شای دەبی بنەوە بەڵام زۆربەی هەرە زۆری ئەوەنە مرۆڤێک کە لەگەڵی بژین تا آخر تەمەنیان منیش باش شتێکت پێ بڵێم ئەستەدا ئەوڕۆ کە لەگەڵ هاوڕەیەک ما باسیۆم کرد کە ئەو بەرنامە ئەمەوێ لەگەڵ کاکنەبی تۆماری بکەین وانە باسیۆم کرد کە ئێمە کە پێشمەرگە بووین ئێستەیش جاری وایە پێش دێکە خەوە بینی من جاوم لە زۆر پێشمەرگە بیستووە یەک و دوانیش نییە توان بڵێم هەمووی وایە خەوە بینین های لە شەڕاخەوە بینین دێن بۆمان ناتوانین هەڵێین تەقایەکەین گولەکەمان ناڕواکەوێتە خوارەوە لە بەردەمانە یعنی خودی ئەو خەوبینی نامعنای تاثیرات ئەگەرچی ئێمە بە دڵخواز و بە بیر و باوەڕ و بە هینی خۆمان شوین بەشداریش بووین هیچ زۆریشمان لەسەر نەبووە بەڵام خودی ئەو جە و فەزای ئەوێ تاثیری داناوە لە شەڕ و ئەو کاتە و هەموو ئەو شتانە تاثیر لەسەر ڕەوانی ئینسان دانێەوە توانێت تا ماوەیەکی ێزگا دوور و درێژ لەگەڵ یابێ تەبعەن ئەوانەی وا لە زیندانە حتمەن ئەوە لەگەڵ خۆیانە هەر کێشن وانە بەدڵنیاییەوە ئاماژە بە شتێکی باش کرد ئێمە من لەگەڵ پرۆفسۆرێکی نەروێژی بەناو ئۆیڤیند ئۆکلوند بە یەکەوە توێژینەوەیەکمان کردی ئەڵبەتە توێژێک سەرەکیەکە یانێ کەسی سەرەکیەکەی من بووم گەڕام بە 4 وڵاتی سکاندیناڤیا
ببوورە سێوە دانمارک سوێت و نەروێژ و سمرمۆ فینلاندیش بەڵام نەکرا لە برێوەکار ئەو توێژینەوە دقیقەن لەسەر تۆ باست کرد ئەو پێشمەرگانەی کە پێشمەرگەی کۆمەڵە و دموکرات بوون کە ئیستا لە دانیشتووی دەرەوەن بە چیەوە خەوە بینن خەویان چۆنە خەویان ئاڵۆزە دقیقەن ئەو کەسانی کە پیان خۆشە بەس بە نووسینی ناوی نەبی فەتاحی لە PubMed مدیکال پاپلیکیشن نووسن PubMed شوێنێک کاتەوە ناو من بنووسن ئەو توێژینەوە تێ زۆر شتی تایەکە پێشمەرەکان باسییان کردووە کە دقیقەن وەک تۆ ئەڵێ ئەڕۆنەوە بۆ ئەو هەتاڕۆنەوە بۆ ئەو ڕۆژێوە لە سەنگەرا بوون و ڕەفیقیان لە پاڵدەستیانە کوژراوە یا وەک تۆ ئەڵێ شوونەسە شوێنێ تەنگەبەر و دەوریانداون و ڕێی دەچوونیان نییە و ئەمەیش هۆکارێکی سایکۆلۆژی هەیە هۆکار سایکۆلۆژیەکەی وەسەکە تۆ ئەگەر لە کارێکا سەرکەوتوو نەبیت یعنی کارەکەت کردوێ سەرکەوتو نەبیتە ڕێ بەربەسرا و خۆت هەر ببینی وەگیمە ئەیبینی نیستا مەسلەی کورد هەر بەربەستی هەیە یا تۆ لەو خەوا ئەبینی کە تۆ مرتاحنیت تۆ هەوڵ خۆتایی دەرچی لە شوێنێکەوە بەڵام پێشت پێگیراوە دقیقەنەوەیە کە من و تۆ لە ڕۆژافکەیەکەینەوە ئێمە هەموو هەوڵی خۆمان داوام ملەتە ئازاد بکەین بەڵام نەکراوە ئیشا بربەست زۆرە بەڵێ ئەو خەوانە هەیە و ئەو کەسانیش کە لە بەندیخانە دێنە دەرەوە بە دڵنیاییەوە خەو ئەبینەوە من خۆم لە بەندیخانە بووم ئیستایش خەوە بینەوە بۆ ڕۆژانەوە و هەروە کەوتم فرشتی هەیە لەگەڵی ئەژیم بەڵام لەبی ناکێتەوە شانە تێ ئەپۆشم لەگەڵی بژیم منیش ئەتوانێت بێژین پێشنیانە بۆ کەسانە کە کارەساتی خراویان بەسەر هاتووە کە ناکرێت لە بینی بەرەوە تێکۆشی لەگەڵی بژێت ئەمە شتێکە ڕۆیشتۆ و هیچی پێ ناکرێت بەڵام وەک واقعیاتی قبوڵی کە بەشێکە لە ژیان و لەگەڵ یەژیم کەبینە سەر ئەو کاتێک کە ئەم کەسانە لە زیندان ئازاد دەبن ئێمە لەگەڵ دوو دیاردە ینی دوو ڕێگە هەیە بۆ ئەوانەیەم کەسان لەگەڵی ڕوبەڕوو بن یەکێکی کۆمەلگایە سیستمێکی بەڕێوەبەریە جایسە هەچ شتێکتر ئینسان ناتوانێت سەر تەبعاً سووریە بەداخەوە سیستمێکی بەڕێوەبەری نییە چونکی وێرانەیە و دەسەڵاتێک هاتوۆتە سەرکار زۆر گومانیشی لەسەرە کە بتوانێت حکومڕانێکی ڕێکوپێک بکە بەڵام ئێمە باسی ئەوە بکەین کە ئەو خەڵکەی لە زیندان دێنە دەرەوە دەوڵەت لە بەرامبەر یا ئەو سیستمە لە بەرامبەر ئەم بنیامانە چ وەزیفەیەکی هەیە بۆ ڕێگەی چییە بۆەوە بتوانێت ئەو ئازارانەی و ئەمان لە زیندان دیویانە کەمی بکاتەوە بە شێوەیە کە بتوانن ژیانێکی ئاسایی ببەنە پێشەوە و درێژە بە ژیانی ئاسایی بدەن دوای جی لەسەر بنەماڵە و کەسم کاریشەڵەتە بەڵام لە بدایەتەوە سیستم تەبعاً مەسئولیەتی گەورەتری لەسەرشانە بەلایمنەوە لە دوو ڕێگاوە ئەکرێ یارمەتی ئەمانە بدرێ یەکێکی لە ڕێگای چارەسەرەوە چارەسەر بەداخەوە لای خۆمان چارەسەر زۆرتر پەنا ئەبەنە بەر دەرمانە کە ئینسان ئارامە کاتەوە بەڵام ئەم دەرمانانە کە لە تەواو دنیا ئەدرێ بۆ تەنگەژەی دەرونی هیچ چارەسەرێک نییە ئەمە بەس ئەمە بۆ ماوەی ئەشارێتەوە دوای دەواکەتەوە بووسەرەڵاتەوە مشتە ئەمە ئەوێ ڕێنوێنی دەرونیان بۆ بکرێت ڕێنوێنی دەرونی ژای خۆمانە نییە بۆ یا لە سووریا یا لە ڕۆژهڵاتی ناوینە وەک ئێرە نییە لێرەش هەیە زۆر گرانە یانێ لێش ئەیسەوای پیاتووە ئەینیشت بۆ تەنگەژەی دەرونی زۆرتر دەرمانە نووسن تا چارەسەری دەرونی ئەوانی کە تێنە دەرەوە چارەسەری دەرونیەکەم داوای لێبردنەکەم مەبەستت چی لە چارەسەری دەرونی قسەکردنە یاکو چییە بە شێوەیەک ئەوێ لە هەموو وڵاتێکی پێشکەوتووە ئەو کەسانەی ئەوەی لەلایەن تیمێکەوە چارەسەر بکرێن ئەم تیمە پزیشکی تایە پزیشکی دەرووناسی تایە کۆمەڵاسی تایە حتا لەگۆپێت یا ئەو کەسانی کە قسەکردن فێر خەڵکەکەن ئەوەی تایە ئەم تیمە یعنی تەواو ئەو کاریگەریانەی کە ئەم ئینسانە بەری کەوتووە ئەشێ کەسی لەو گوڵابێ کە تەخەسوسی ئەوە بێ کەسێک کە پزیشکی دەرمان نووسە پزیشکی دەرونی کاری بەسەر بای دەرونیەکەیەوە نییە کەسێکە لۆگۆپێت یا تاڵتەراپ یا قسە فێرکەرە ئەوە کارێکی بەسەر دەرمان و دەرون ئەوە فقط تێکۆشێ ئەمە فێرکاتەوە چۆن قسە بکە ئەو کەسەی کە فیزیۆتەراپە تێکۆشی ئەمە کە ماوەیەکی زۆر
لێرە حاڵ دانیشتنابوو و تەوا ماسکۆڵە و بەدەنی گشتی بەیەکەوە ڕەخوە چۆن فێری کا ئەمە لەگەڵ جەستەی خۆی هەڵسکەوتکە ئەم تیمە پێ ئەڵێن تیمی چارەسەری دەرونی لە ئەم تیمە ئەگەر لای خۆمانە حتا شاید یەکێکیان ببێ ئەویش پزیشکی دەرووناسە ئێمە لای خۆمانە زۆرتر لەگەڵ پزیشکی دەرووناز یا پزیشک ئاسا بە قەڵ خۆمان ئەوە ڕووبەڕووی و ئەویشە دەرمانێکی وەناکەمە پلەی یەکی بوو پلەی دووشی ئەو کەسانەی کە بەر ئەم ناهەمەتیە کەوتون کە تێنە دەرەوە ئەوێ بژین ئەوێ شوێنێکی یعنی ئێمە سێشت سەرەکیمان هەیە لە ژیانە زۆر گرنگە خواردن و خەوتن و سەرپەنا لەگەڵ ئەمنیەتی شێتە ناو بەڵام ئەمسیانە زۆر گرنگن ئەوێ لەم باریچەوە یارمەتی بدرێن و ئەم یارمەتی شاوێ بەردەوام بێت بەڵام تەواشاکەی ئەم یارمەتیە وەک خۆت ئاماژەت پێکرد لە سووریا من ئەمڕۆ فیلمێکم دیان بێوارەیە بارە گەنجەکان دانیشتوو لەبێت دیوارێکە بەخۆیانە پێنە نیشە مریان بە شەق و بەلەقا ئەو ئەوانی کە تەحیوشامیان پێڵێن چین ئەمە لەم کۆمەلگا ئێمە خراپیەکەی ئەوەیە ئەوانەی کە قودرەتە گنە دەسەوە خۆیان بە کۆڵی تەنگەژەی دەرونیەوە تێن یعنی خۆیان ئەو ئیجازە نان بۆ کەسانەیش کەوە ئەتوانن یارمەتیم خەڵکە بن خۆیان معموڵان زۆربەی ئەو کەسانە هەموو شتێ لە خۆیان یعنی ئێمە وان پێهاتووە حتا ناو ڕێکخراوەکان خۆیشمان ئاگە لەبیرت بێت ئێمە چارەسەر بۆ هەموو دەرمانێ بەڕێوەبەر حیزبەکە بوو ئیسە پزیشکی وایە ئێکۆنۆمی وایە سیاسی وایە ئەو پرسێ بە فڵانە کەس بکەن لەو کۆمەلگایکە وای پێهاتووە ئەو کەسانی کە دەسەڵاتەگرن خۆیان بە خبرەی هەموو شتێکەزانن و وازان پێویست نییەم کارە بکرێ بەڵام بەلای منەوە دەسەڵات ئەم دووکارە ئەوێ بکە یەکێ چارەسەری دەرونی بەو تیمەی کە ئاماژەم پێکرد ئیسا ئەگە تیمەکە هەمووشی نەبێ بەڵام بە چەند کەسێکی دویش دابینکردنی ژیان و سەرپەنا بۆ خەڵکانە کە بتوان بگەڕێنەوە بۆ کۆمەلگا بەڵێ مۆزوعێکی تر ئەوەیە کە ئەمانە دێنەوە ناو بنەماڵەی خۆیان دانەیەک لەو کەسانی وە گیراوە دایکی پیوە بووە کوڕەکەی کوژراوە بەڵام لە جەرایانی ئازادبوونیانە کوڕەکەیشی لەوە نابێت کە لە بەندیخانە بێت و ئازادە بێت هەڵسوکەوتی بنەماڵە لەگەڵ ئەم جۆرە کەسانە ئەبێت چۆن بێت چونکی زۆر شتەکان جاری وایە زۆر عاتفیە بینن بەڵام ئەو کەسە زۆر فشارێکی دەرونی لەسرە و پێویستی بە یارمەتێکی تایبەتی هەیە لە چ بوارهایە کاتوانێت ئینسان یارمەتی ئەم کەسانە بکاکە لە سزن ئازادە بێت ئەوەی کە ئاماژەمان پێکرد کاری دەسەڵات بوو بەڵام لێریشا دووبارە دەسەڵات ئەوێ بێتە ناو لێرە شتێ هەیە لە وڵاتە پێشکەوتووە بۆ وێنە سوێت شتەیە پێشن فامیلی تەراپی ئەو کەسەکە تێتەوە ناو ئەو بنەماڵە هەمویان ئەسەن شۆکێ پیان و دەساشێ لە پلەی یەکە دەسەڵات بتوانێت یارمەتی ئەو کەسانە باکە ئەوان توان یارمەتی کەسە ئازادکراوەکە بن چون ئەگەر کەسێک وەک خۆت ئاماژەت پێکرد ئێمە بۆ چارەسەر دووش بۆ هەموو کارێ نە چارەسەر دەست بۆ هەر کاری بۆی دووشت هەیە یەکێکی ئەحساسێکی ئەقڵا وەختی ئەحساسەکە زاڵ بوو بەسەریا ئەقلەکە وونە بێ و هیچ کارێکی مثبەتیش بێ ئەقڵ ناکرێت کاری ئەحساسیەکەی تو بێژی بە قوربان و بە ساقات بم ماچی کەی تەسکی ناتێ بەڵام ئەگەر کێشەکە کێشەیەکی تر بێ ئەوێ کارێکی ئاقلانی بۆ کردێ ئەگەر عاتفەکە زۆر بێت لەوانەیە ئەخڵون ببێ بەڵام ئەمە دەسەڵاتە ئەوێ یاریدەری ئەم بنەماڵانە بێ ئەم بنەماڵە لەوانەیە ئەم کەسە پەککەوتوو بێ لەسەر سەنگەڵی چەغدا دانیش تا ئاخر عمری ئەم کەسە لە جێگا ڕاکێشێت تا ئاخر عمری ئەم دەسەڵات ئەوێ حتا فێرکردن و بارهێنانی بۆم بنەماڵە هەبێ کە چۆن لەگەڵم مرۆڤ بەرخۆردکەن تا توانێ بە شێوەیەکی باش ئەگەر سەل لە سەری نەگەڕاوە بۆ ناو کۆمەڵ ئەو بەشەی لە ژیانی کەماوە بە شێوەیەکی ئینسانی و ڕاحەتتر توانێ بەڕێ بکات بەڵێ لەناو زندانیەکان ئەمە باسی منداڵمان کرد بەڵام بەداخەوە ئەگەر چی نابێ فەرقێک لە بینی ژن و پیاوە بێ بەڵام کە دێتە سەر
زندانیکردن جیاوازی هەیە لە بینی ژن و پیاوە. ژنان جیا لەوە ئەگەر منداڵیشیان بێ ئەرکی بەخێوکردن و بەخێوکردنی مناڵەکەیشان لەسەرشانە، بەڵام لە ناو زندانە زیاتر بە نوعێکی تر کەونە بەر ئەشکەنجەی جەستەیی و تەجاوز و شتانە لیان پێکرێت. ئەتوانم بڵێم تا ئەندازەیە کەرامەتیشانێن نەخوارەوە. ئەوە چ تاثیرێکی بێوە چونکی کۆمەلگای ئێمێشتە نهاتوەتە و ئاستەکە ئەو مشکلە بە تەواوی بیزانێت و چۆن لەگەڵی هەڵسو کەوت بکە. ئەمە تەبعەن لەسەر ژنەکان بەداخەوە تاثیراتێکی دوای زندانیش تاثیراتێکی ناخۆشیە بێ واگەر ئەکرێ لەگەڵیان هەت نمونەی هەتا ئەوانەی ئەو یەزیدیانەی وا لە داعش گرتیانیانی و لەگەڵ ئەو جەماعەتی داعشە زەواجیان لەگەڵا کردن و مناڵیان بوو، خۆیان بە مناڵیان بوو و ئەو کێشە لەگەڵ خۆیان نائێننەوە هەتاکو و درێژماوە. چۆن ئەبێ لەگەڵ ئەم ژنانە بە تایبەتی ڕفتار بکرێت کە ئازارەکانیان کە بکرێتەوە ببن بە کەسێکی یاسایی لەناو کۆمەلگا. بە بڕوای من ئەویشە کەوێتەوە سەر ڕادەی تێگەیشتنی کۆمەلگایەکە ئێمەتیا ژیانەکەین و ئێمەتیا زیندانیە بین چە پیا و چەژن. ئەو ژنانی کە ئەکەفنە بەرەم هێرشە بەداخۆ ئەگەر مناڵیان هەبێت لە پلەی یەکەم زەمەن یەکەم مناڵەکەیە خۆیشی کە وەک مرۆڤێ ئەکەفێتە بەر ئەم ئەشکەنجە و ئازارە بە تایبەت ئازاری جنسی لە سەرەتای ژیانی بەشەرەوە لە شەڕەکانی بین مەسەبەکانە و بین قەبیلەکانە بیگە تا ئیستا ژن ئاتوێن بۆ ئەوە کە بەرانبەری پێ زەعیفکەی پێ زەلیلکەی حتا هەمومان نەزانین لە زەمان سەداما بۆی کەسی احترافکە ژن یا خۆیشتیاناوە لە بەرچای و تەجاوزیان پێکرد بۆی بێژێ یا احترافکی ئەم کارەکەین. ئەمە شتێکی زۆر یعنی ئەم بابەتە دوو بۆچوونیەیەکی ئەوەی کە ئەمانە ژنن، دوو ئەوەی کە چەندێ ژنەکە لەو کۆمەلگا ئازارە بینێ شوو یا کەسوکاری ژنەکە دوو بەرابەر بە خاتر فەرەنگێک کە ئێمە هەمانە ئەم فەرەنگی ئێمە هەمانە لە پلەی یەکەمە ئەم ژنەکە کەفێتە بەرەم ئەشکەنجە و ئازاری جنسیە بەشێ لە کەرامەتی ئەو هیچ وردەبێ بەشێ لە کەرامەت چون ئێمە هیچتا ژن بە ناموس زانین بەشێ لە کەرامەتی ئەمە ئەکەفێتەوە سەرشان شوو بنەماڵە بۆیە کە ئەم ژنە بەرەوێت حتا زۆر کەس ناو یەزیدیەکانە زۆریان بەرخوردێکی باشیان کرد بۆ مەسەلە کە زۆریان بەرخورد نەزۆریان زۆر کەمیان مناڵی ببوو مناڵەکان قبول ناکرد کە وەری بگرنەوە. ئەمە ئەتوانم بڵێم سەرجەم بەسراوەتەوە بە تێگەیشتنی گشتی خەڵک، بەڵام کارەساتە لەکە بیبینێمە بە تایبەت چەژنەکە بۆ خۆی چە بۆ کەسوکاری و لە هەموو خراپتر ئەگەر مناڵێکیشی لەگەڵا بێت و مناڵەکە ببینێ کەفێتە بە ئەشکەنجە و ئازار و ئەو ژانیشە کە تێنە دەرەوە بە دڵنیاییەوە تا ئاخر تەمەنیان ئەمە شتێک نییە لە بیچێتەوە لە پێشە ئاماژەم پێکرد تا ئاخر تەمەنیان لەگەڵ ئازارەدا ئاژین و هەر کاتێک شتێ ببینن ئەم ئازارە دووبارە نوێ ئەبێتەوە بۆ ئەوان یانێ هەر ئەگەر ژنێ لە بەندیخانە تەجاوزی پێکرابێ هەر ناو وشەی تەجاوز بیستێت هەر بڵین لەو سەری دنیا ژنێکی ئەگەر ئازاریاندا ئەم ئەڕواتەوە و بارودۆخەکە و کارەساتیان بەسەراوەوە کە زۆر ئاسانی لە بیبەرێتەوە. دوایین پرسیارم لەسەر ئەوەیە کە هەروەک باسم لە بیدایەتی بەرنامەکە باسیەوەم کرد کە ئێرانیش لە ئەگەری گۆڕانکاریایە و ئێرانێکێک لە وڵاتانەیە کە بەندیخانەکانی پڕێتی لە زیندانی و کەسانی سیاسی چ ژن چ منداڵ مێر منداڵ چ کەسانی بەتەمەن هەموو نەوعێکی تایە. لە کاتی ئەوە تەبعەن دیارە هەموو کۆمەلگایە لە ئینقلابە و لە ئاڵوگۆڕی کۆمەڵایەتیە فرسەتەکان زۆر کەمێ بۆ بەرخورد بکەن بە چۆن هەڵس و کەوت بکەن لەگەڵ زیندانیەکان کە ئازاد دەبن. ئێوە پێتان وایە ڕێنوێنەکان چییە بۆ ئەوەی کە لە کاتێکی ئاوا چۆن لەگەڵیانین کە ئێمە بینین لە فیلمانە کە پیشانە درێ
زۆر بە شوەیەکی سێڕجایب لیان ناوت چییە تۆکێ ینی نۆئێک بەرخوردەکانیان کابراجاری وایەتە سێپی وایە ئەوە هێشتا هەر زندانبانەکەی پرسیاری لێکە چی ئەبێ بکرێ بۆ ئەوەی ئەمە بتوانین ئەم بنیامانە دیسان بێنەوە ئەو کۆمەلگاوە زۆرێک لەوانە کەسانێکن کە لێهاتوون شتەزانن واتوانن یارمەتی کۆمەلگا بدەن و ببن بە ئەندامێکی کۆمەلگا دیسان بۆ بەڕێوەبردننی کۆمەلگا. بەڕای من ئەگەر زمانێ پێش بێت و لە وڵاتێکا لە وڵاتی ئێرانە یان وڵاتێکی تر دەگای بەندیخانەی ئاوەڵە بێت و ئەو خەڵکە کە لێ ناسێژنن لە پلەی یەکەمە ئەوێ ئێمە یا ئەو کەسانەی کە ئەڕۆ لەسەر بەندیخانەکە ئەمە فێر ببین ئەمە بە شەرێکە ئێمە لێرە ئەیبینین بە شەرێکە کە قوربانی سیستمێکە ئیسا حتا ئەگەر دزیش بێت ئەگەر قاتڵیش بێ و ئەگەر کەسێ بێ لەسەر بڕوا بۆ چۆنی مقدەسی خۆی گیرابێ لە پلەی یەکەمە ئەوێ ئێمە ئەمانە ینی ئەمانە وەک بە شەرێ ببینی وەک بە شەرێک کە کەوتونە سەبەر ئەشکەنجە و ئازارێکی زۆر و لە پلەی دووەمە لە پێش ئاماژەمان پێکرد کۆمەلگا و خەڵک بە یەکەوە ئەوەی یاریدەری ئەوە بن کە ئەمانە لە گەڕینەوە سەر ژیانی نەتەواو ئاسایی لانی کەم نیمە ئاسایی خۆیان ئەوەی کە جناب لە ئاماژەی پێکرد لێپرسینەوە و کێیت و ئەمە بەلای منەوە شتێکی باش نییە ئەوێ ئەوەی ئەڵبەتە ئەکرێت ئەمە بەداخەوە ناتوانانی پێش بۆ بگیرێ بەڵام ئەم دەرگانەکە ئەکرێتەوە شێ ئەمانە هەر کەسێک کەسوکاری تێ ئەی ناسێتەوە ئەی باتەوە ئەوێت ئەو ڕوێ سۆ ماڵ بڕێکیشان کەسوکاریان نایناسنەوە نازان چێن ئەوێ شوێنێ بێ ئەمانێ بۆ بوون و پاش ئەوەی ئەوێ گرۆی هەبێ ئەوێ هەیئەتی هەبێ ئەوێ کۆڕێ هەبێ کە بزانی ئەم کەسانە کە لە زیندان بەرەخەز بوون کێن و ئەڕۆنە کوێ توانێ لە ڕێیەکی پرۆفۆشناڵەوە سەردانی ئەم بنەماڵانە بکات لەگەڵ پاش بەربوون کە سەرژمەی لەمانە بکە و هەر ماڵێکە بەندیەکی لێ ئازاد وەڕواتەوە ماڵ کەسێ بێ لێ بڕێتە ئەو ماڵە بزانێ ڕادەی پێویستی ئەم کەسەکە بەر بووە لە بەندیخانە ڕادەی پێویستی چییە هەم بە چارەسەری دەرمانی هەم سایکۆلۆژی و حتا داراییش لەوانەیە کەسێ بەر بێ بڕێتەوە سەر ماڵێکە هەر هیچی تیانە دا ئەوە لەوانەیە ئاوات خوازێ کە بریا هەر بەر نەواییم و ئەم وازەی ژوونە مناڵەم نەدیای ئەوەی کە ئێمە ئەوێ بیکەین چە دەسڵات و چە خەڵک ئەوێ بزانین ئەم گۆوە کێن بەرەون ئەچرە کوێ دوای ئەوێ بتوانین بە دواچوونا بکەین بۆ ئەمانە وێڵیان دەکەین بە ئامانی خوا لەوانەیە کەونەوە بنەماڵێنێکە حاڵیان خراپتر بێ لەوشکە بووە لەوە پێش لەبەر نەبوونی لەبەرەوەی کە لێوێ کەفتێ سەبەر ئەشکەنجە و ئازار لێریشا بە شێوەیەکی باش لەگەڵ یانە مامەڵە ناکرێ بەلای منەوە ئەوێ لە هەر شوێنێکە ئەمە ڕوو ئەدات ئەوێ لە هەر شارێکە گوروێ پێک بێت بە تایبەت بۆ بە دوواداچوون بۆ ئەو کەسانی کە بەربوون و ئەڕۆنە کوێ هەروە کەوتم ئەگەر بنەماڵەی چوون سەردانیان کەن وادیان چۆنە بۆ گیراوە چنێ لە سجنا بووە داواخوازی و ناڕەحەتی و ئەشکەنجە و ئازارەکانی چین و ئەگەریش کۆمەڵێکن کەسیانێ و بیۆنە شوێنێ لەو شوێنە دڵنیاییەوەوێ هەم چارەسەر دەرونی و عیلاج دەرونی و فیزیکیان بۆ بکرێ هەمیش لە باری دابینکردنی ژیانێکی شەرافەتمەندانەوە بۆ ئەوان هەوڵ بدەن و لەوانەیشە لە بەندیخانە وەک لە زمان هەر زمانێک ڕوویداوە جەماعەتێ بۆن کە ئەمانە بێنە دەرەوە لەوانەیە ئازاریان زۆرتر بێ بۆ کۆمەلگا بەداخەوە کە زۆر کەس هەیە ئەوێ چاودێری تایبەتیان بۆ بکرێ بۆڵان 100% لەوانەیە حتا کەسی شەبێ کە نەکرێتەوە و نە دەرفەتە نەبێ هەمیشە بە دوای داینچێکە بێخەیتە شوێنێک وەک بازاشگا وەک حتا وەک زیندانیشتا ڕوو نەبێتەوە ئەمە چی کردووە و تا ڕوو نەبێتەوە کە ئەم سزا کە داویانە بە سەریا لەسەر چی بووەوە چەندی ئەم سزایە تێپەڕاندووە و چۆن مامەڵەی لەگەڵاکەی لەوانەیە ئەو سیستمە نوێ کە تێ زۆر شت کە
بەلای سیستمی کۆنەوە بڤە بووە ئەم ئاسانی بیبەخشێت و بڕوە لەوانەیە ئەمانی بۆ چۆنێکی وایە دەبێ هەروە کەوتت لەوانەیە لە سووریا جەماعەتی لەوانە کە بەربوون گیرێنەوە دووارە بخێنەوە سجن کەس نازانێمانە یعنی هیچ نازانێ بەس کۆمەلگا بنەماڵە و ئەو تیمانە کە وتم درۆست بێ ئەوێ چاودێری ئەم بارودۆخە بکات. زۆر سپاس دکتۆر نەبی بۆ بەژاریتان لەو بەرنامە فقط ئاماژە بە شتێ بکەمە گەرچی ئێمە کەم تەجروبە بووین دواروخانی ڕژیمی شا جەماعەتێک لە بەندی عمومی لەگەڵ کاکفوا دوان لە زندان هەبوون ئەوانە بە شتی ترەوە ینی بە قەتڵ و بەشتی واوە گیرابوون لەسەر مەسەلەی سیاسی نەگیرابوون بەڵام دواتر ئەگەرچی زۆر کەم تەجروبە بووین بەڵام ئەوانە توانیان بێنە ناو ڕێدی شۆڕش و ببن بە کەسایەتی زۆر گەورە لە ڕێدی شۆڕشە بتم سەر ڕای کەمبوودی ئیمکانات و هەلوانە بەڵام دیارە بۆ خۆی ئەو هەدەفە تاسیری لەسەرەوە بوو کە ئەم کەسانە بتوانن خۆیان بناسنەوە ببن بە کەسێکی باش بۆ کۆمەلگا. دیسان زۆر سپاس بۆ بەژاریتان لە بەرنامە. زۆر سپاس بۆ ئەوەی خەمە پاڵی کە هیچ مرۆڤێ تاوانمە لەدایک نابێ کۆمەلگایە تاوانی پێ بەسەرا ئەسەپێنێ و زۆر باشە کۆمەلگای گیانبەتی بە لەو تاوانە بێتە دەرەوە بێتە کەسی وەکتۆ باسێت کرد کەسێکی باش و بە ئەمەک و شۆڕژگەر بۆ خەڵکەکەی. زۆر سپاس دیسان بۆ بەژاریتان لە بەرنامە. سپاس بۆ ئێوەیش کە دەرفەتتان بە مندا ئەم موشارە لەگەڵ خەڵکا بەش بکەن. قوربانی تۆ. بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بۆ جۆرە هاتینە کۆتایی ئەو جارێ بەرنامەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ بەهات دەخوازم.